بینەران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر حەسەن سابرمان کردووە کە بەڕێزیان مامۆستای زانکۆن لە هەمان کاتدا پسپۆڕن لە زانستە ئیسلامیەکان. قسە و باسەکەین لەسەر هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی جیابوونەوەی هاوسەران. لە ئێستادا زۆر کات ئەبینین و ئەبیستین کە ڕێژەی جیابوونەوە بەداخەوە ڕوو لە هەڵکشانە. پێمان خۆش بوو ئەم باسە و ئەم باسە تایبەتە لەگەڵ دکتۆر حەسەن باس بکەین. دکتۆریان بەخێر بیستە سەر و سەرچاو. سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ. سپاس بۆ بەڕێزیشتان. مامۆساوەکو مامۆستایەکی زانکۆ بزانم بۆ چنی بەڕێستان چییە کەوا بکرێکە کۆمەڵگەی کوردی بە تایبەت ئەم ئامارانەی کە لە ماوەی ڕابردووە و بە بەردەوامی بڵاو ئەکرێتەوە ڕوو لە کەمبوونەوە بکە. ئێمە چی بکەین وەکو کۆمەڵگای کوردی؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی گەورە بەخشن و مێهرەبان. درود و سەلامی خوا بۆ سەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. طبعا هۆکارەکان زۆرن بەداخەوە یعنی ئامارەکان وەکو جەناب باسەکردن زۆر یعنی ترسێنەرن. یعنی تۆ ئەو ڕێژەیە کە ئیبیسین و ئەیبینین لەگەڵ ئەوەشا کە وەزعی دارایی و ژیانی ئێستای خەڵک بەعام زۆر زۆر باشە، بەڵام لەگەڵەوە ئەبینی سێرەکی ڕێژەی جیابوونەوە زۆر زۆر بووە. هۆکارەکانی ئەگەڕێتەوە بۆ باش. مامۆستا پێشی بچینە لای هۆکارەکان بزانم تۆ وەکو مامۆستایەکی زانکۆ کەم ئامارە مەترسیدارانە ئەبینی چی بکرێ؟ ئێمە چی بکەین وەکو گەنجان بەڕێستان وەکو مامۆستایانی زانکۆ چی بکرێ بۆی ئەم ئامارانە ڕوو لە کەمبوونەوە بکەن؟ وەڵاهی یەکەم شت زۆر زۆر پێویستە کە ئەو کوڕۆ ئەو کچە ئەگەر بکرێت پێش ئەوەی کە ئەو عەقدی زەواجیان بۆ بکرێت تەسقیفێکی جوانیان بکرێت کە ژیانی هاوسەرەتی یعنی چی و ئەمان لە قۆناغێکەوە ئەچنە قۆناغێکی تازە لە قۆناغی گەنجی و ئەچنە قۆناغی پیاوەتی، یعنی ئەکەڵی پیاوەتی ئەچنە قۆناغێکی بەرپرسیارەتی وەکو پیا وەکو ژن ئەگۆڕێن. کوڕە گەنجەکە و کچە گەنجەکەی جاران نابن. بۆیە زۆر پێویستەکە ئەگەر بکرایە لە بنکی خوێندەکان لە مەکتەبەکان لە زانکۆکان زۆر پێویست بوو بابەتێک مادەیەکی تایبەتی لەم بوارەیە هەبوایە. چۆن ئێستا بۆ نمونەی کە هەندێک بابەت هەیە مفرەدەتەکانیشی کەمە، بەڵام با یەک کۆرسیش بێ. زۆر پێویست بوو ئەم بابەتەیش بابەتی دروستکردنی ژیان، لانە دروستکردن، ماڵ دروستکردن، چۆنێتی یعنی هاوسەنگیریکردن و دوای ئەوە تەسقیفێک بکرێ ئەم کوڕ و کچێکە ئەچنە ئەم ژیانەوە ئەبێ بەم شێوەیە بچن و پیان بوترێ و قودسیەتی عەقدی زەواج و تەلاق و ئەمانیان زۆر پێویستە بۆ باز بکرێ، چونکە ئەوان بە شێوەیەکی وان ئەو عەقدەت سیر ناکەن کە ئەمە عەقدێکە مەسئولیاتی لەسەر و کۆمەڵی ئەحکام تەرتیبە بێ لەسەری و ئەو کوڕێش و ئەو کچێش کە بنە هاوسەری یەکتر بەرپرسیارن بەرامبەر ئەو مافانە یەکتر و پیان بوتێەوە ئەبێ ئەو مافانە جێمەجێ بکرێن، چونکە ئەمە میثاقێکە یعنی عەقدێکە ئەنووسرێ لە بینی ئەم کوڕۆ ئەم کچێرە بەو شێوەیە لەبەرەوەی کە ئەو سەقافەتە نییە، ئەو ڕۆشنبیری نییە، یعنی یەکسەر هەموومان تازە بەعام هەروان کچەکەمان بەدڵی خەرا مارەیەکی بۆ کوڕەکەمان کچەکەمانین بەشوو بە هەروەها بەبێ ئەوەی ئەم دایک و باوکە یا بنکەیەکە بێ یان لە قۆناغەکانی خوێندنیە یا لە کەسێک کە پێش ئەوەی کە ئەم پرۆسەیە بکە پێویستێکت کە خوێندنەوەیەکی باشیان بۆ بکرێتیان بگەێنرێ کە ئەم پرۆسەیە ئەمە بیدایەتەکەیەتی، ئەمە ناڕاستەکەیەتی، ئەمە کۆتایەکەیەتی و ئەمە زەرەکانێتی ئەگە خوا نەخواست بێت و ئێوە مافی یەکتر نەدەن و پارێزگاری لەو عەقد و پەیمانەی کە بەهۆی شەرع و دینەوە ئەکرێت نەکەن. ئەمانە نییە، هی ئەوەیە ینی بەڕاستی زۆر بە ئاسانی بە ساکاری سیرەکەن. ینی مامۆستا تۆ لا دوایە کە وەکو مامۆستایەک هەموو دایک و باوەک لە ئێستا پێش ئەوەی کە مناڵەکان هاوسەرگیری بکەن چۆنەڵی دابنرێن قسەیان بۆ بکرێ، مەسەلەن تەنها لای خۆمان ئەڵەن تەنها مەسەلەن زەواج هەر عەزی بووکێنی و بۆ نمونە هەر حەفلە و شەکرا و ئەمە نییە، مەسەلەن قورسێتی تری هەیە. یعنی ئەم مەسئولیاتە چۆن ئەبینی کە بدرێ بەسەر دایک و باوکە کە پێش ئەوەی کە بۆ نمونە کچ و کوڕەکە مارە بکرێن هەنێ ڕوونکردنەوە هەیە بدرێ بە مناڵەکان بە ئەو گەنجانە بە دەرەجەی یەکەم پێش هەموو ئەو
يعني أو شوێنانەی کە ئینسان ئەچێ خوێندنی تیاکە کە مەکتەب و جامعە و ئەمانەیە ئەبێ دایک و باوکەکە بەڕاستی ئەگەر پێویستە لە سەریان کاتێک کە کوڕەکان باڵغە بێ کچەکەیان باڵغە بێ کاتی ئەوەیە کوڕەکە ژن دێنێ کچەکە شووەکە یعنی هیچ شەرمیتیان نییە باسی ژینهێنانیان بۆ بکەن و باسی ژیانیان بۆ بکەن و تیان گەێنن و باسی ئەوەکەن ئەم کوڕە گەنجە فێری ئەوە ببێ خاوەنی قسەی خۆی بێ کە ئیشێکی کەشتێکی وت عەقدێکی کرد پەیمانێکی دا کە ژنی هێنا ئەبێ ئەم عەقدە پارێزگاری لێ بکە و نەیشکێنێ و پێشی بوترێ کە ناڕەحەتەکانی ژیانیش ڕوبەڕوو دەبێتەوە کە ئەم قۆناغانە دێتە پێشەوە لە بەردەمتە یعنی ئەمانە لە پێش مەکتەب لە پێش قوتابخانە لە پێش جامعە و زانکۆ زۆر پێویستەکان لە ماڵەوە ئەو دایک و باوکە سعاتێک دو سعاتێک یا مانگان جارێک دابنیشن کۆمەڵە مەسائلی خێزانی بە تایبەتی بۆ ئەوانەی کە باڵغ بوون و ئەیانەوێ ژن بێنن پێیان بوترێ بۆیان باز بکرێن یان هەر ئەتوانن بۆ نمونە ڕۆژانە لەناو هەموو خێزانەکە بۆ نمونە وردە شەڕێکە بێ وردە خۆشیەکە بێ ها شتێکە بێ ئەتوانێت دایک و باوکەکە بۆ نمونە ئەمە وەکو پێشنیارێک بۆ مناڵەکان ئەتوانن بڵێن ئێوە لە داهاتووە ئەگەر هاوسەرگریتان کرد ئەم هەڵەیە مەکەن بۆ نمونە یان ئەم شتەکان خەنە بەردەمیان پێیان بوترێ کوڕەکەم کچەکەم ئێوە ئەچنە ئەم ژیانێکی تازەوە گۆڕانکاری کتاوە بەسەرتانە دێ جاران کۆمەڵە قسە هەموو تۆ ئاسایی بوو بکردای ئێستا ئاسایی نییە کۆمەڵش هاتو چۆ ئەم لاولا هەموو جاران ئاسایی بوو ئەچوود ئێستا ئاسایی نییە کۆمەڵە بە پرسیارەتی هەبوو لەسەر نەبوو ئێستا لەسەرتە ئەگەر خۆت بەوە ڕائەبینی لە خۆتا و ئەتوانی ئەم بەرپرسیارەتە هەڵبگری و ئەم پرۆسەیە یعنی بەڕێوەبەری ئێمە پیرۆزبایی لێکەین و ئەتوانین هاوسەرێکی باشە بۆ بدۆزینەوە یا مەسەڵەن کچەکەمان بین بە کوڕێکی باش ئەبێ ئەمانەیان پێ بوترێ پیان ناوترێ مامۆستا تا چەند گرنگە لە ئێستا هەستەکەم ئەوەش نەماوە زیاتر بەڵام تا چەند گرنگە لەوانەیە لەناو هەندێک لە خێزانەکە هەتا ئێستا ئەوە ما بێکە بۆ نمونە ڕای کچ و کوڕەکان وەربگیرێ بۆ نمونە لەناو خێزانێکە وا ناسراون کە بۆ نمونە هاوسەرگیری لەگەڵ خزمی یەکتریا ئەکەن بەڵام لە کاتێکە سێرەکەی کوڕی ئەو خێزانە حەز ناکە هاوسەرگیری لەگەڵ کەسێکی لە خێزانەکەی خۆی بکەیان لە کەسە نزیکەکانی خۆی بکە بە هەمان شێوە بۆ کچەکە ینی تا چەند گرنگە دایک و باوکان بۆ نمونە ڕای مناڵەکانیان وەربگرن لە هاوسەرگیری لەوانەیە لە کاتێکە کوڕەکە هەنێکات بەگوێی ماڵەکە نەکات بەڵام کچەکە هەنێکات لەبەر هەنێ هۆکار یعنی مەجبورە بەگوێی دایک و باوکەکە بکە کچ و کوڕ پێویستە لە سەریان مەشۆرەت بە دایک و باوکیان بکەن بەتاکید مەشۆرەتکردنیش ینی خێر ئاەتەوە ناکرێ مەسە کوڕەکان بەبێ پرسی دایک و باوکە شتێ تەواوکە دوایی دایک و باوک هەڵگیرە بڵێ ماچین بۆ ماڵە وەڵام کچە شتێکم تەواو کرد ماچی مالیکن یا ماچی خوازبێنیکن بەبێ کوڕ بزان باوک بزانن دایک بزانێ یا کچ بە هەمان شێوە ناکرێت خۆی هەموو شتێکی لە ژێرەوە تەواو کردبێ و دوایی لە ئاخرا بەزەونە ئەکرێ وەڵا دایکە باوکە فڵان کەس بۆ خوازبێنیم و ئەبێ من ڕازیم ئەمانە دکتۆر هەنێکات دەڵێن ئەو پرسە گورگانەیەکی پێکردین ئەم هۆکارەیە کە دوایی جیابوونەوەی تیاابێ بۆ چونکە شتەکە زۆر بە ڕسمیات وەرنەگیرا مەجلیسی چاکی بۆ نەگیراوە پیاوی پیاوانەی تیانە بووە ژن و کەسایەتی عەقڵی تیانە بووە هاکەزایی ئیشەکە کراوە هەر بە هاکەزاییش تەواوە بێ ئەوە یەکێکە لە هۆکارەکانی کە پیرۆزیەک و مەکانەتێک و ڕێزێک بۆ ئەو ئیشە دانانرێت یعنی ناکرێت تۆ بە قسەیەک ئیتە تەواو ئەبێ هەموو شتێک کۆتایی بێ و بەبێ ئەوەی کە دراسێکی بۆ کرابێ و دەکارێکی بۆ کرابێ یەک دوو کۆڕ و مەجلیسی بۆ بکرێت پێشوەختە بۆی کە ینی لەسەر علم و زانست کە ئەو جۆرە کەسە کە ئەم ئیشاکە ما سبەینێ خوا نەخواست پەکێکە و ئەو کەسانی کە پرسی پێکردون دانیشتین لەگەڵاکردن هەم بەدەمیەوە بن بەڵام ئەو هیچی نەکردی بێ و بە کەسی نەوتی بێ و کابراش کە پێی ئەڵێ بۆ شتێکیوە دوای ئەڵێ خۆ من ئاگام لە هیچ وەڵاک منێ بەسەر بەتێکیت ئیتر دوای کێشەکەوتی گەورە ئەبێت ئەواتە دایک و باوکیش لە هەمان کاتا پێویستە ڕاوبۆچوونی مناڵەکانیان وەربگرێن لەسەر هاوسەرگیری ئەلحەمدولیلا وەکو جاران نییە نە کچ بە زۆرە درێ بەشوو نە کوڕ بە زۆر ژن دێنێ دایک و باوک پێشنیارەکە کوڕەکەم کچی فڵانکە زۆر باشە و تۆ ئەڵێ چی بابەت بێنین زۆر جا ئەمە خێرایەتەوە کوڕەکە لەوانەیە پێخۆش بێت یا کچەکەم ئەگەر فڵان کەس هاو بۆ خوازبێنی ئێمە ڕایمە لەسەر و کوڕێکی بە ئەدەب و بە ئەخلاقە ئەمە پێویستەکە بەڵام
پێویستەکە ئەم کوڕ و کچەیش دووشتی تران پێ بوترێ بڵێ بە کوڕەکە بڵێ کاکە کوڕم تۆ ژن دێنی ئەبێ ژنهێنان دووشت زۆر زۆر پێویستە یەکەم ئەوەتانێ کە تۆ ئەبێ کە کەسێکی باوەڕدار بی باوەڕێ بەم ژنێنانە هەبێ وەکو شەرع وەکو دین وەکو کۆمەڵایەتی و کەسایەتی دووش ئەبێ تۆ کە چوویتە ئەو پرۆسی ئیتر ئەبێ ئەخلاقیشە جوان بێ بەڕاستی پێی بڵێ ئیتر ئەمە وەکو جاران ئەوە نییە تۆ 12 شەو بیتەوە بڕۆین بەمێ پەرست بچی سەفەرکەی کۆمەڵەشت هەیە ئەبێ حسابیان بۆ بکەیت التیزام بۆ شتانەوە بکەی مۆفەقە بێ ئەگە التیزامی پێ نەکرد سبەینە تووشی کێشە ئەبی گلەی مەکە مەڵە دایک و باوکم پێیانەوەتی و ئەمە پێماوەتی بە هەمان جۆریش بە کچەکە مەڵە بەتەکیت مامۆستا لە ئێستا ئەم ئامارانە ئەبینیت ئەی بیستیت بزانم قسەت چێ مەترسیەکانی ئەم ئامارانە بۆ چەند ساڵی داهاتوو چیە بێت والله طبعا ئێستا قسەیەکی کوردەواری ئەڵێ کاڵێ خۆزگەم بەپار یعنی ئەم ساڵ نە خۆزگەم بەپار ینی ئەگەر بێت و ئابم شێوەیە ژیان بەڕێوە بچێ کە هیچ بەرنامەیەکی جوان و داڕێژرا و بەڕاستی نەوەکو یاسا و قانون هەیە نەوەکو بەرپرسیارەتیش هەیە نەوەکو کۆمەڵایەتیش نەوەکو دینیش بەم شێوەیە بڕەوە ئامارەکان زیاترە بێ و ئەمە هۆکاری خراپتریشی لێکەوێتەوە چونکە باشە ئەم کچە تەلاقە درێ دوای ئەوە چیەکە دوای ئەوە ئەو ژیانی کە یەکەم جار بەڕێز و تەقدیرەوە بۆی تیادا مەزرا و ژیانی بەدەسم بۆی دروست نابێتەوە بە هەمان شێوە بۆ کوڕەکەیش بە هەمان شێوە هەردووکیان لەسەریانەکەوێ ئێستا کابرا کچەکەی ئەیە بەشوو کە پرسێ وەڵا ئەمە کچێکی تری مارە کردو و دوای وازی لەناو لە خۆیتە دڵی کردمەوەڵە بێ بە هەمان شێوە کە کچەکەیشی کە کوڕەکەیشی ئەوێ ژنی بۆ بێنێ یعنی ئەچێتە بن جملاوانی بۆچی تەلاق دراوە بۆچی ئیتر بەڕاستی کۆمەڵەشت هەیە لە بیر ناچێتەوە جا بۆ مەجای ئەوە بین دروستکەن هەر لە یەکەم جارەوە بە تۆکمەیی بە بیرباوەڕێکی جوانەوە بە ئەخلاقێکی بەرزەوە ئەچینە ئیشەکەی و وعد و پەیمانە لە بینی خۆمان و خوا و دایک و باوک و کەسکامە هەبن کە ئەو مەسئولیاتە هەڵبگرین ئەو کاتە مۆفەقە بن بەتەکیت ئەمە بەسێکی ئەوە بکەم کە لە ئێستاە ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لەم ساڵدا ڕای دەگەیەنێ کە حاڵەتەکانی جیابوونەوە لە عێراق زیادی کرۆ تەنها لە ماوەی یەک مانگدا ڕۆژانە 200 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراون زۆر ڕاست لەوە خراپتریش دەبێت و زیاتریش هەیە و لە کوردستانی خۆشمانە بە هەمان شێوە ئەو ڕێژەیە ئەگەر یعنی یەک لە سەسی ئەو ڕێژەیە لە کوردستانیش ڕۆژانە و ماهانە ئەشتە ڕوو ئەدا ئێستا بچۆ لە مەحکەمە هەر جار بچیتە مەحکەمە بەدایان ئایلە بینی هاتووە بۆ جیابوونەوە بەداخەوە بەڕاستی ینی بەدایان ئایلە ئەبینی هاتوون بۆ جیابوونەوە چەندەها حاکم فرێ ئەوە ناکەون کە ئەم جیابوونەوانیش بکەن ئیتر ئەگەر بێت و تەنظیم نەکرێ و دوای ئەوە سەقافەتێکی جوان بڵاو نەکرێتەوە پێش هاوسەرگیری بۆ کوڕ و کچەکان و دوای ئەوە فێری ئەوە نەکرێن بەرپرسیارەتی و ژیان یعنی چی خراپترە بێ بەتەکیت بزانام مامۆستا پاڵنەرەکان چین هۆکارەکان چین کەوا ئەکا دوو هاوسەر لە یەک جیا ببنەوە هۆکارەکان یەکەم هەندێکیان پەیوەندیان بە تێنەگەیشتنی عەقدی زەواج و پیرۆزی تەلاقە ئەم کوڕ و کچە هیچ کتێبێکیان نەخوێنێتەوە دایک و باوکیش هیچی بۆ باز نەکردن هیچ نازانن تەنها مامۆسایە گەچێ و ئەوا لە تۆ مارە کرد ئەو تۆ خێزانی و ئەو ژەڵە قبوڵ یعنی بەم شێوەیە ئەڕوا بەبێ ئەوەی ئەم کوڕە بزانێت تەلاق یعنی چی عەقدی نیکاح یعنی چی و ئەو شەو کەلیماتانە قودسیەت و پیرۆزیان چییە و خەتەرات و ئەنجامە خراپەکانی چییە و ئەنجامە چاکەکانیشی چییە ئەمە یەکێ لە هۆکارەکانێتی کە ئەم کوڕ و کچە یعنی ئەم جۆرە وشانە ئەم جۆرە عەقدانە ئەم جۆرە کارانە کاتێ ئیبسن کە ئیتر ئەو ڕۆژە ئێوە مارێکە بەبێ ئەوەی ئێستا لێ پرسە بە کوڕەکە بڵێ تەلاق یان چی نازانێت بە کچەکە بڵێ تەلاق یان چی نازانێت چەند جۆری هەیە وشەکانی چەنن و خەتەراتەکانی چەنن و ئەو شتانی کە لەسەر تەلاق دروست دەبێت چین یعنی ناڕۆشنبیری کۆمەلگاکەی خۆمان ئەمە یەکێکە لە هۆکارەکانی عەرف و عادەتەکەی ژوای لێ کردوون کە ئەم جۆرە مەسائلانە مەسائلی تەلاق مەسائلی ژنان زۆر بە سادەیی و بە سووکی سیر بکرێت و پیرۆزی و قدرێکی بۆ دانەدرێت تەنها ئەوە حەڵاڵ و حرامەکەی پێبەستن و تەواو بە زۆری پێبەستنەوە بەڵام کوڕەکە ئەچێ ئەمە ئەکا
بە حەڵاڵی ئەمەکە بەڵام دوایی سەد حرامەکە کچەکە بە هەمان شۆ کاتێکی دوایی لا ئەدا ئەگەر بێت و قودسیەتی ئەم وشەیە لا وایە يعني خەتەریەتی ئەم جۆرە ئەوەی لابێت کە ئەگەر تۆ مخالفی ئەم عەقدە بکەی یا مخالفی ئەم وشانە بکەی کە ژنی پێێناوە یا پێمانەکراوی بە هیچ جۆرە دەست نابا بچێ خراپە بکە یا بیشکێنێ یا بەس بە شێوەیەکی پیرۆز و چاک سەیری نەکە قودسیەتی شتەکە لای گەنجەکانمان نین تێگەیشتنیان نییە دوایەوە عەرف و عادەتیش ئێستا عەرف و عادەت بەڕاستی وەکو جاران نییە عەرف و عادەتی کوردەواری جاران عەرف و عادەتێکی زۆر جوان بوو زۆر چاک بوو جاران کچێشوی کردایە دە کەس پیرۆزبایی لێ کرد و پێشەوەی کە مارێژ بکرێ هەموو خەڵک دوعای خێری بۆ کرد تەمەنای خێری بۆ کرد دەستخۆشیان لێ کرد پیرۆزباییانە کرد یعنی مەجلیسەکان مەجلیس هەمووی تەوسیەی خێر بوون دانیشتەکانی دایک و باوک و دراوسێ و خزم و براو کە سوکار هەمووی تەوسیەی خێر ئەکرا بەڵام ئێستا من کچەکەم شووەکە هەر کەسەکانی خۆمان پێیان ناخۆشە شووەکە بۆیە قسەی ڕەگەیان بەسە کچەکەش ئەگەر شووکە بەنابەدڵی ئەکا دوای تەلاقی لێکەوێتەوە بەمە هەمان شێوە کوڕەکەش یعنی خەڵک کەبووە تەمەنی هەیە تەمەنێکی گەورەیە بە کوڕەکەی وتووە لە دوایەوە هەموو شتێ تەواو بووە وەڵام کچە لە ئاستی تۆیان نەبوو یا ئەمە تۆ ئەمە تو ئەوە تۆ بنەماڵێکی پێ ئەم قسانە واتە تەداخولێکێکە لەو هۆکارانی کە دوو هاوسەر لێک زۆر جاران خەڵک چیەوت ئەی کوڕەکەم ژنێنی ئەی ئەندەی پیرۆزی بێ بەس خوا ئافرەتێ بێنە کە دووشتی تابێ یەک دیندار بێ دوو ڕەوشتی بەرز بێ و هەروەها تێگەیشتووێ تێگەیشتو یعنی چی یعنی لە ژیانی تەقبولی تۆ بکە تەقبولی ژیانە بکە تەقبولی دوای ژنێنە ئێستا ژنان زەیوەکو چوە عەمەلیاتێکە ئەکرێ عەمەلیاتەکە ئاسانە بەڵام دوای عەمەلیاتەکە تۆ ئەو کەسێک کە عەمەلیاتەکرێ دوای عەمەلیاتەکە ئەبێ حەزەر کار لە کۆمەڵە شتێ نەیخوا کۆمەڵە دەرمانێ بەکاری ئەبێ کۆمەڵە دەرمانێ بەکاری بێت تا چاکترە بێ و ئەبێ متابعی بکە لای دکتۆرەکە ماوەیە 5 مانگ 6 مانگ تا ساڵێ تا بە تەواوی ئەو شوێنە چاکە بێتەوە ژن هێنانیش ئەگە بەو شێوەیە بێ لە دوای زەواجەکە متابعەیەکی وردی لەسەر بێ لەلایەن دایک و باوکەوە لەلایەن براکانیەوە لەلایەن کە سوکاری هەردوو لاوە لەلایەن هاوڕێ و ڕفیقەکانیەوە بە شێوەیەکی بەردەوام بەڵام متابعەیەکی چاک نەک متابعەیەکی ڕخێنەر یا بەڕاستی مامۆستا تۆ بڵێ ئەوش هۆکار بێ باسی ئەوەت کرد کە و عەمەلیاتە ئەوەی لە پرۆسەکەیە بێ ئەزانێ مەبەستە لە چییە بزانم گەنجەکانمان لە ئێستاە بەداخەوە یعنی زۆر خۆیان نایەن لە قەرەی هاوسەرگیری بە تایبەت کوڕان یعنی ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی وە ئەستەکەن کە هاوسەرگیری ئەو بەستێتەوە تەمان هەندێک لەسەرەوە ڕاستە هەندێکڵێ من ژن نایانم لەبەرەوەی لە ژن بێنم توژە بم و یا مەسەنە هەیە هێناوێتی هەر کەسی خۆمان هەیە ناوێتی و توێتی شەڵانم هێنایە بزانیا ژنە ئەوە نمهێنە یعنی ئەمە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە کە چاولێکەری و قسەی خراپکردن بۆ یەکتر بەڕاستی جاران تۆ پیاوێکی بەتەمەن دەبینی ژنێکی بەتەمەن دەبینی خوشەکە دەبینی براکە دەبینی دراوسەکە دەبینی دایم هانی ئەدای بۆ چاکە بۆ پیاوەتی بۆ ئەخلاقی جوان بۆ قسەی خێر جا بە شێوەیەکی جوان ئەم کەست خۆی پیشانی تۆ ئەدا بۆیە کە تۆ ئەم کەسە ئاوا بۆ شێوەیە مەجلیسەکانمان دانیشتەکانمان ینی لەگەڵ خزمان لەگەڵ بێگانە لەگەڵ دیوەخانانی زوو پیاوان و کەسی چاکی تیا بوو هەمووی دائیمەن خەڵکیان هانداوە کە ئیشێکی کردبێ ساردیان نەکردوێتەوە کابرا ژن دێنێ لە بریەوەی هانی بن پیرۆزبایی لێ بکەن دوعای خێری بۆ بکەن دەستخۆشی لێ بکەن حەسادەتی پێ نەبن غیرەی پێ نەکەن بەعکسەوە ئەوانە هیچی نەماون ئێستا خەڵکێکی کەم ماوە ئەینان بە زۆری بەعکسەوە بەعکسە من هەر خۆمان هەن لە بنەماڵی خۆمانە کچمان شووی کردووە هەر کە سوکارەی خۆمان پەشەمان نەکردەوە بەداخەوە هەر کەسی نزیکی خۆی کەسی زۆر نزیکی خۆی یا مەسەلە کچەکە شووەکە دایکی جاران تەداخولی ژیانی کچەکەی نەکرد تەنها ئەوە تەداخولەکە کچەکەم شکون نەخۆش نیت چاکیت سەلامەتیت بێوەیت کێشەتان نییە دێ الحەمدولیلا هەواڵی هاوسەرەکە و پرسە بەڵام دایکی ئێستا چیەکەی چی ناکەی چیە خۆی وەکوێ چی بەڕاستی بەگوێی نەکەی چۆن نایت ئەبێ بێت یعنی شتەکەس لەگەڵ لەسەر کچەکە مەدوو کچەکە بە تەلاقەچ وهروەها کوڕەکەش بەس من و ئەوەی کە دەی تێگەیشتم و دایک زۆر تەداخولی کوڕ ناکە بەڕاستی ئێستا من کوڕوانەیە ژنیە ناوە بەخوا نەمە تۆ چیەکەی چی ناکەی یا پێ بڵێن خەریکی چی نیت بەعکسە و گلێوەی لێکن ڕۆڵە بۆ نایە بۆ لامە بۆ سەر نایە بۆ منایە بەڵام بۆ کچەکە دایکەکە نییە من برادێکی خۆمەیە
خێزانەکە لەسەر چی تەڵانە ئەیو لە ماڵەکەی خۆمە هەر چێکم بوو تای و بکردایە و بخواردایە و ببردایە ئەوایە خێزانەکەم بیجێڕایە بۆ دایکی شتێکی هەڵێ تایبەتمەندی خێزانە لەسەرەوە تەڵاقیە ئەنجا تەداخلی ژیانی ئەوە ئەکەن یعنی ماڵ دروستکردنی کچەکە ماڵ دروستەکە لەبری دایکەکەی نەسیحەتی کابڵێ مەصرفی زۆر بەمێ دەکەومە کە کاکە تۆ تازە ژیان دروستەکەی پارەکە کۆکەنەوە بێن بە شتێکی باشتر ئەوە نەبێ نەیکڕی ئەوە نەبێ نەیبێ قبوڵی نەکەی یا مەسەلەن جاران ئێمە هاوسەرگیریمان کردووە ماڵمان نەبوو سیارەمان نەبوو شوێنمان نەبوو هەر لە بنەماڵی خۆمانە 11 سەر خێزان بوون چوارمان ژنیشی هەبوو چوارمان مناڵ بوون دایک بوو باجی بوو باوکم هەمومان لێک شوێنە بوو کێشەمان نەبوو ئێستا گەنجەکە ئێستا شوێنی هەیە ماڵی هەیە سیارێکی پێ ئیشیشی هەیە کەچی سیرەکەی 24 ساعت لە کێشیان لە مشکیلان بوو لەبەرەوەی قسەی خراپ وایان لێ کە ئەمانە ینی تێبکەون مامۆستا ئەی چاولێکەری لە ئێستا بەداخەوە ها چاولێکەری بە شتێکی زۆر وانە ئێستا من دایکم دایم باسیەکە کە هاوسەرگیریم کرد بۆ فێکمان هەبووە لەگەڵ سەلاجەیەک و ئێستا بۆ بە چاولێکەری بەڕاستی ینی داوای بۆ نمونە ئاهەنگەکە داوای ئاڵتونەکە داوای ماڵی جێئەکە یعنی بەڵێ ئەچێ پێڵە چی ئەوە چەندە ماریان بۆ کردی وەڵام بیسمێ وەڵام من چلیان بۆ کردم ئەمە چێ باسیەکەی ئەمە چێ باسی دە تۆ بڵە 15یان بۆ کردم بۆی ئەو دڵی پێ خۆش بە ئەم درۆی لەبەر خوا بکەین ئەوەی تریان مەکە تەمە چلیشیان بۆ نەکردەوە بەس ئەوڵە چلیان بۆ بەس بۆی ژیانەکە لەم تێکوە یعنی هەر خۆمان بەڵام بە دەرەجە یەکەم بەڕاستی لەم سەردەمەیە ئافرەت خۆی هۆکارە بۆ تێکچوونی ژیانی ئافرەت کۆمەڵی ئافرەتی منافەسەی جلەکە منافەسەی ینی پێڵاوەکە منافەسەی مکیاجەکە ئەم شتان چی تۆ وای لەکەی کە بەرامبەرەکە و تووڕەکەی ئەنجا ئێستا بەناوی مۆدیلەکانەوە ینی بەڕاستی بەناوی مۆدیل کۆمەڵی ئافرەت کە نایان ناون مۆدیل کە ئەمانە یعنی زەربەیەکی بەهێز و بە قۆتیان لە ئافرەداوە لەبەرەوەی سیرەکە ئەم شوێکی نەکردو سیاری هەیە و ماڵی هەیە و ژیانی هەیە و کەسی هەیە و بە ئارەزوی قسەکە ئەڕاتێ ئەمیش وەکو ئەوە حەزەکە بژی لەمەرەوە تووشی خراپە ئەبێ بەدڵنیایەوە ئەو چاولێکردانە زۆر خراپ ئەنجا ئەبێ ئەو کچە ئەوەندە عاقڵ بێ هەر کەسێکە دایکیشی بوو خوشکی بوو برای بوو کە زانی ژیانی لە تێگەیان قسەوە نەگرێ نەیبیسێ بە هیچ جۆرە تێکی نەیە بڵێ مادام وێ دەکەم ئەخلاقی جوانە کەسایەتی بەهێزە ڕووی ناو مەجلیسی هەیە ڕووی بازاڕی هەیە ڕووی دەرەوە هەیە ڕووی ناو دەرەستێک کۆڵان و جادەی هەیە من هیچم ناوێت بە هەمان شێوە بۆ پیاوەکانی پیاوەکەش بە هەمان شێوە بۆ خێزانەکەی واسی خێزانەکەی ینی هەندێک کەس هەڵێ مەسەر پێڵە وەڵام خێزانەکە جوان نیە خێزانەکە چاک نیە خێزانەکە گێژە خێزانەکەت ئەوەیە ئەم قسانەیە بەدەم گوێ پیاوەکەیە کاکە تۆ بۆ ئەو ناخوێنیتەوە ئەمە ئافرەتە خزمەتی ئەکە دانیشتۆ لە ماڵەوە یەتاعەیەکە کێشەیان نییە ئەبێ بڵیت سپاس بۆ خوا شکر هەردووکتان گونجاون و هەردووکتان چاکن و ئینشاءڵڵا مۆفەق بن و خۆی گەورە ئاگالێتانە بێ مادام ڕێز یەکتر بگرن و تەجاوزی سنوور نەکەن کۆمەڵە شتێ یعنی مڕاعات یەکترکە ئەبێ ئەمانە بڵێ بەتاکید مامۆستا بزانم زۆر هۆکارمان باس کرد بەداخەوە کە لە ئێستا لە کۆمەڵگای کوردیە ئەمانە هەمووی ئەبینین ئێمە ڕۆژانە هەر بەفعلی هەیە بەڵام بزانم لێکەوتەکانی دوای جیابوونەوە چیە هەم بۆ ئافرەت هەم بۆ پیا و هەم بۆ مناڵیش بە تایبەت کە بەداخەوە لەوانەیە هەردووکیان هەر کەسە و بەلای خۆیان بڕە بەڵام لە کۆتاییە مناڵەکە زەرمەند ئەبێ تەمەن لێکەوتەکانی چییە یەکەم شت لەگەر هاتوو مناڵ هەموو لە بینیانەوە ئەم مناڵانە ئیتر ژیانە نەفۆتێ هەتا گەورە ئەبن بە وەسعێکی ناڕەحەت گەورە ئەبن لە سۆز و خۆشەویستی دایک و باو دوورە بن لە ڕێز و احترامی ئەوان دوورە بن لە ناز و نیعمەتی ئەوان دوورە بن ئەچنە بەدەستی کەسێکی سبێنێ ئەم مناڵە جوان گەورە نابێت تربێتی نابێت قسەی خێری بە ناکرێت چقاڵیانی لەوانە شقاوە دەرچێ ئەمە ئافرەتە سبێنێ خراپ دەرچێ زۆر خراپە بەڕاستی بە تایبەتی ئەوانی کە مناڵیان هەیە یعنی خوای گەورە ئەو هەدیەی پیاون لەمە مناڵەکانیان تەحمل یەک بکەن ژیان لە خۆیان تێک مەدەن خوای گەورە تەعویزیانەکاتەوە ئەمان ئەگەر بێت و ئەو پرۆسەیە بپارێزن بە پیرۆزی سەیریکەن بە جوان سەیریکەن بە شەرعی سەیریکەن بە کەسایەتی خۆتانی خۆیانی تابەدی بەدی بکەن و دوایەوە لێکەوتەکانی تریشی ئەمە ئافرەتە کە تەلاق ئەدرێ بەڕاستی بە چاوی یەکەم جارە سیر ناکرێت بە چاوی ئەوە یەکەم جارە سیر ناکرێت بە چاوی غەریزەوە سەیرەکەن جاوە بە چاوی کەسایەتیەوە سەیری ناکرێت بە چاوی چاکیەوە سەیری ناکرێت شووە کات
بەڵام مەکانەتێکی وەکو مەکانەتی یەکەم نییە کوڕەکەش بە هەمان شێوە ئەم کوڕە ئەگەر هاتوو ئەمە ئافرەتی تەلاقاوە ئەگەر هاتوو لەسەر هۆکارێکی شەرعی ناچاری نەبوو بێ ئەم کوڕی کەس کچی نات چکە ئەڵێ کچ بە مردوو مەیە بەم ئەوەی کە تەلاقیەوە ئێتە ئەمە باشە بۆ مامۆستا خۆ چۆن بۆ نمونە هاوسەرگیری لە ئاینی ئیسلامە شتێکی ڕێگە پێدراوە باس کراوە بە هەمان شێوە تەلاق و جیابوونەوەش باز نەکراوە تەلاق مەرجی هەیە تەلاق مەرجی هەیە مەسە مەرجەکانی چییە ئەگەر هاتوو ئەم پیاوە سێ شت هەیە لەسەر پیاوی بیکە یەکەم ئەبێ ئەم پیاوە شوێنێکی هەبێ ئەمە ئافرەتی تیادا منیش و تیا بخەوێ و ینی سەکەن و مەکانێکی هەبێ دوو ئەبێ نەفەقەی بکێشێ نەفەقەیەکی بکێشێ پێویست پێداویستەکانی چییە لە نەخۆشی و لە پارە و لە مەسرف بۆی بکە سێ جلوبەرگە ئەبێ بە هەمان شێوە ئەوە بکە و دوای ئەوە ڕێزی بگرێ ئیهانەی نەکات چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیهانەی کەسی نەکردووە وەگە ئەبێ ئەم پیاوەوە دامەزراو بێ کە تحملی ناڕەحەتی خێزانەکەی بکە تحملی قسەکانی بکە ببێتە قودووەمانە بەڵام ئەم پیاوە ئەمانەی هەموو تیابوو هەموو جێبەجێ بوو هەمویان زانیان کە ئەمە سەبەبەکە پیاوەکە نیە ئافرەتەکەی ئەمە بە هەر حاڵ ناچارە تەلاقێدا یا ئافرەتەکەیش بە هەمان شێوە ئەگە ئەمە ئافرەتێکی گوێڕایەڵ بوو ئافرەتێکی بەئەدەب بوو ئافرەتێکی بەڕێز بوو ئافرەتێکی بە قەناعەت بوو ئافرەتێ بوو دەم و زمانی هەمووی پارێزراو بوو بەڵام مێردەکەی فرسێ نایەنێ بە کەڵکی هیچ نایە چییەکە ئەم ئافرەتە ساڵە 200 تەحمولەکە ئەمە ئێتدواکە ناچارە بێت لەم کوڕە جیابێتەوە چکە ئەم زەلامە ناگۆڕێ ئەم زەلام ئەم ئافرەتە بە چای خراپ سێ ناکرێت بەڵام تەلاقێک بەهۆی ئەوە وەڵا لەبەرەوەی وتێتی من ئەبێ کاشیەکەی ئەوە بێ ئەبێ نوێنەکان ئەوە بێ ئەبێ کومبارەکەم ئەوە بێ ئەبێ فەرشەکە ئەوە نەخێ بۆ داوەتی فڵان کەسە نەکرد وەڵا لەم ماڵە نابووم یا بۆ نایی لەگەڵ ما بۆ فڵان شوێن وەڵا لە ماڵە نابووم یا مەسەڵەن تۆ نابێ بچی بۆ لای دایکت نابێ بچی بۆ لای باوکت نابێ یعنی مەسەڵەن بۆ شێوەیە ئەم ئافرەتە ئەمانی تیانە بوو ئافرەتێکی دامەزراو بوو ئەم ئافرەتە سبێنێ لەبەر لارو خواری مێردەکەی تەلاق دەدرێ ئەمە وەکو ئافرەتە سیر ناکرێت کە لەسەر شتێکی بەسیط وخوا نەخوازە گەر لەسەر شتی خراپتر بێ ئەوە کەس نایەوێ یعنی ئافرەتە لەسەر ئەخلاق تەلاق بدرێ کەس نایە کە سوکارەکەی خۆشی نایەون بەڵام ئافرەتێک مێردەکەی ئەمە وەزعێتی نەیەتە ماڵە قومارەکە ئارەکە خوا نەفەقە ناکێشێ ڕێزیش نەکەی لان نییە احترامی تیان نییە ڕۆژە زووتر دەستی لێ بێتەوە طبعاً کە ئەخلاقی فەوتە ژیانی شێ فۆتە بۆ ژیانی فۆتێ بەدڵنیایی بە هەمان شێوە پیاوەکەشە کچەکە بۆ شێوە نەبوو ئەم جۆرە کەسانی جیاوازن لەگەڵ جۆرە کەسانێکی تر کە ینی ئافرەتێ شوئەکە مارەی ئەکرێ هەموو شتە تاڵ دوایی جیابێتەوە لەبەر چی وەڵاهی من نەمزانی ئەم کوڕە هیچی نییە ئەم کوڕی ئەوەی نەبوو ئەم کوڕەوە نەبوو ئەی تۆ بۆ سەیری ئەخلاقی ناکەی بۆ سەیری دینی ناکەی بۆ تۆ جارێ سەیری ئەم دوانەی کە بزانە کوڕێکی ڕاستگۆیە کوڕێکی جوانە کوڕێکی چاکە بە ئەخلاقە ئەمە بکە بە پێوە ئەم جۆرە ئافرەتە کە جیابێتەوە تەمان خەڵک پێ ڕازی نابێت بەدڵنیایەوە مامۆستاگیان ئەمە ئەمڕۆ تۆمان ئازیێتدا زۆر سپاس بۆ ڕێنمایی زانیاریەکانت سپاس دەکەین زۆر سپاس بۆ دکتۆر حەسەن سابر کە بەڕێزیان مامۆستایی زانکۆن لە هەمان کادا پسپۆرن لە زانستە ئیسلامیەکان ئەمڕۆ لای ئێمە میوان بوون قسە باسمان کە لەسەر هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی جیابوونەوەی هاوسەران تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.